سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە عەزیزان لە هەر گوێشە و کەنارێکی ئەو دنیای هەنی هیوادارم کە زۆر باش بن. ئەمشەو لەم کورتە ڤیدۆیەیە لەسەر سێ تەوەرە بە کورتی قسە و باسەکانی خۆم ئەگەێنم بە ئێوەی عەزیزان. یەکەمیان دزیەکی تری مەریوانی حاجی جەمال کە ناسراوە بە مەریوانی سەمون کە کاتی خۆی ئەوە ئیشی بوو شەڵا خەریکی ئەوە بوایە. دووهەمیان لەسەر ئەو زمانە پیسەی پاڤڵی جەلات تاڵەبانی کە وەڵامی دوو گەنج ئەداتەوە. سێهەمیشیان لەسەر مەلا یاسین کە دانیشتووە ستایشی پاڤڵی جەلات تاڵەبانی ئەکات. ئەمەوێ لەسەر ئەوە ڕە و بیر و بۆچوونەکانی خۆم بە کورتی بە ئێوەی عەزیز بگەێنم. جارێ خۆشەویستان بەر لە هەر هەموو شتێک پێویستەکە ئێوە ئەم مەریوانی حاجی جەمالە بناسیێنن و من ئیش و کارم بەڕاستی ئەوەیە کە هەموو ئەو دزانتان پێ بناسیێنم کە دەمیان ژەندۆتە خوێنی خەڵکی ئەو دەڤەرە بە تایبەتی و بە ئارەزوی خۆیان دیفانی خۆیان پڕەکەن. و لێرەوە بە هەمووتانەڵێم هەر کەسێ لە ڕێگەی ئەرزە و شۆقە و فڵان و فیسارەوە دەوڵەمەند بوو ئەوە ئۆتۆماتیکی دزە و جەدەیە و مافیایە. مەریوانی حاجی جەمال شەریکە دزی قەیوان بوو لەگەڵ فاخیر و ئەوانە. دوای کۆمەڵی شێشە ئەوە بوو کە ئەم زەلامە جیابووەوە. ئەو قەیوانە ئەڵێم کە بەڕێبەرایەتی پێشەش براکە کە ئەو دەڤەری سێمانیان هەڵلوشی و هەر هەمویان تاڵان کرد. دوای شێژەکانی باڤڵ و شێخ فاخیر ئەم مەریوانە جودا بووەوە و ئێستا شەریکە دزی قوبات تاڵەبانیە و لە هەندێک لە پرۆژەکانیشیا عێزەدین سابیر بەشی هەیە و عێزەدین لەگەڵ ئەم کابرایە شەریکە دزە لە هەندێک لە پرۆژەکانە. ئەونەی کە من بەدەداچوونم کردووە بەس عێزەدین سابیر ئێستا سامانەکەی خۆی لە چەندین ملیۆن دۆلار ئەدات. هەرچەندە 24 سەعاتە سەرخۆشە بە عارەق بەڵام سامانەکەی ئاوا بەرەوسەرەوە ڕۆشتووە. ئەو عێزەدین سابیرەی کە ڤیدۆکانی ئەکرد ئەیوت بەرهەم ساڵە ئەونەی دزیوە و کوڕی سۆرانی کوڕی نازانم ناویشیە سۆزاری خاڵەشاب ئەونەی دزیوە خۆیشی و بنەماڵەکەیشی و برا و فڵاش فڵانەکانی هەمووی هەروە دزن لە حەقیقەتە. ئەم دزیەی مەریوان شوێنێک هەیە فولکەی شار بەرامبەر دەرگای پارکەکە ڕێک. زەویەکە یەک پارچەیە بەڵام لە سوورەقەیدا 4 پارچەیە و بە پێی بەڵگەنامەکان و پێی ڕسمی شارەوانی کە بۆ من هاتووە هەموویم لە بەردەسایە. ئەگەر پێویستکە بۆ کەسانێک بیبینن ئەتوانن داوام لێ بکەن کە هەموو بەڵگەکانیان بۆ بنێرن. ئەم ئەرزەیە بەشێکی باخچەیە، بەشێکی کارگەی غازی لەسرە زۆر دەمێکەیە، بەشێکی هەر خانووە یعنی خەڵکی تیا ئاژی یعنی کۆمەڵی خانووی تایە لەوێ خەڵکی ئاژی. بەشێکی تری 5 ساڵە هینی کەسێکە بە ناوی حاجی هاوژین. شارەوانی سلێمانی هەموو ئەم زەویانەی داوە بە مەریوانی حاجی فایق بۆ پرۆژەی کورسات تاوەر بڕیارە هەموو ئەمانە تێک بدا و بیکا بە 4 باڵەخانەی بەرز و ڕیزە شوقە و ئالەم بابەتانە. هەمووشان ئەزانن بە پێی یاسا ئەو یاسا تەفنیش و پڕوپوچەی خۆیان باخچە هیچ لایەن و کەسێک ناتوانێت جا ئەم کەسە چەندە دەسەڵاتداریش بێ بیکات بە شتێکی تر. چونکە لە ماسەر پیلانە بە پێی یاساکانی خۆیان ئەمە سەوزاییە. ئەم کارگەی غازە نزیکەی 30 ساڵە لەوێ هەیە. ئەم کارگەیە ئەو پارچەی کە هینی ئەم حاجی هاوژینەیە ئەیانەوێت لەمیش بیکڕن بە پارەیەک و ئەوانشی کە بەشێک لە خانوویان لەسەر کراوە خەڵکی تیاژی ئەوانش بکڕنەوە. ڕۆژی 29 مانگی 8 ڕابردووی 2022 ویستیان کتابێکی بۆ بکەن و دەست بکەن بە ئیش لەو ماسەر پیلانەدا. ئەوانەیشی کەیکە مهندیسێکە بە ناوی دیار تارێق لەگەڵ کاروان و بەهمن ئەمانە ئەیانەوێ لە مەستەر پیلانی شارەوانیە تێیپەڕێنن. کاروان و دیار دوو موچەیان هەیە خۆشەویستان، یەکیان موچەی شارەوانیە ئەویشیان موچەی مەریوانی حاجی جەمالە. و بەبوونەی ئەم موچە و بەبوونەی ئەم پارەیەوە چی بوێ لە شارەوانی بەمانە ئەیکات. ئەژین هەیە ئەویش کچێکە سەرۆکی ئەم ماستەر پیلانە لە شارەوانی سلێمانیە هەموو ئیشێ بۆ مەریوانەکە بە پارە. لەبەر ئەوەیشی دوو برای لە قەیوان ئیشیانە کرد ئێستا ئەیانەوێ
قەیوان بەجێبێڵن بشنە لای مەریوان وە خۆشی وەکو موچە خۆری دووهەم واتە موچەی شارەوانی و موچەی مەریوان ئیش بۆ مەریوانەکە ئەو شتێکی تریش هەیە کە بە ناوی مایەرکایە ئەویش دیسانینی مەریوانە وە قوبات پشتی هەیە وە ئێزە دیسابیشی تێدایە جای تر وەرن خۆتان سێری ئەم هەموو دز و جەردەیە بکەن کە لەو کۆمەلگای ئێمە هەیە ئەوەیشی کە لەم ڕۆژانەیە پاڤڵی جەلاتاڵەبانی کۆ باسی لەسەر کۆمەڵێ کۆمپانیا و نازانم چی ئەمانەکە هەرچی پرۆژە لە ناوچەی سلێمانیا هەیە لانی کەم لە 150 هینی قوبا تاڵەبانی تێدایە هەر پرۆژەیە بکوێتە کار لانی کەم لە 150 هینی قوباتە ئەگی ناکار ناکات بەڕاستی ڕائەوەستی بۆیە ئەوەی کە دەستی خستە بینە قاقای خەڵکی ئەو دەڤەرە پاڤڵ و قوباد و شاناز و مەریوانی حاجی فایق و فڵان و فیسارەکانن کە بەڕاستی ئەمانە ئەو کۆمەڵگەیان وێران کردووە و هەر هەمویان تاڵان کردووە ویستم ئەم دزیەی مەریوانیش بزانن وەکو هەموو دزیەکانی تر کە ئەگەر پاڤڵ ڕاستەکە با لە مەریوان کۆڵێتەوە بزانە ئەم کابرایە خەریکی چ دزی و جەدەیەک هەر ئەوە لێرەوە عەزیزان ئەچمە سەر جوێنەکانی پاڤڵی جەلاتاڵەبانی بگورن طبعا دوو گەنج تەلەفۆنەکەن بۆ پاڤڵی جەلاتاڵەبانی دیارە لە ئەوڵەوان بە ئیستیفتا قساکەن بەڵامی تر ئاوایە بۆ کەسێک کە سیاسی بێت ئەبێت چاوەڕوانی هەموو جۆرە هێرشێ تەلەفۆنێ ئەملا ئەولایە بکە و ئەبێ بەڕاستی مێشکی فراوان بێ و ئەبێ بەرگەی قسە و باز بگرێ عەزیزان لە ماوەی ئەم 15 ساڵی ڕابردووە ئەوە باسی پاڵتاک و ئەوانە هەر ناکەم من ئەڵێم هەزاران تۆ زیاتریش بڵێ کە بە هەزاران هەزار تەلەفۆنم بۆ هاتووە لەلایەن خەڵکی پارتی خەڵکی یەکێتی خەڵکی گۆڕان خەڵکی حەسێک خەڵکی ئەملا ئەولا تەلەفۆنیان کردووە دوور لە ڕووی ئێوە یەکێ جەڵتی لیاوە یەکێ جێنی بە دایکم ماوە یەکێ جێنی بە خوشکم ماوە یەکێ سوکایەتی کردووە ئاوە جاری وا هەبووە ئەم مۆبایلە تەلەفۆنم بۆ کراوە ئاوا دامناوە دەمەکەی ماوە بە دەرەوە بۆ خۆم خەریکی کۆمپیۆتەرەکە بووم هەرچی جوێن لە قاموسە هەیە هەمووی پێیاوم بە یەک دەقیژ وەڵام نەداوەتەوە لە دوایی یاکەیتر خۆی دەمی کەفی کردووە ماندوو بووە هیلاک بووە وتمە کاکە تەواو جوێنێکیا و دایخستۆتەوە هیچ کاتێ بە درێژایی ئەم هەموو ساڵە ئەم هەموو تەلەفۆنم بۆ هاتووە ئەم هەموو بێڕێزێم پێکراوە ئەم هەموو سوکایەتم پێکراوە هیچ کاتێ ڕێ نەکەوتووە بە جوێن وەڵامی ئەمانە بدەم و تا دەنگم ڕیکۆردکەن و ئاوا بڵاویکەنەوە بڵێن ئارامەحمە ئەوەیە بۆیە ئەمە کەلتوری جەلالیەتە لە حەقیقەتە ئەمە کەلتوری پاڤڵی جەلاتاڵەبانیە کەلتورێک کە پڕە لە جوێن و لە سوکایەتی ئەگەر ئەو جوێنانە ئەو کفرەی کە ئەوەی کە ئەڵێ ئەیهێنمە خوارەوە وا ئەکەم و دایکی وا لێ یەکەم و دوای ئەوە وەکو ژنی دوول لە ڕوویە وەکو ژنی سۆزانی لە بەرچاوی حیمایەکانما وای لێ یەکەم سێری ئەم پەروەردەیی هێرۆکە سێری ئەم پەروەردەیی جەلاتاڵەبانیکە سێری ئەم پەروەردەیی بنەماڵەی برای مەحمەدکە سێری ئەم دەمە پیسەکە کە پاڤڵ لە چ کۆڵانێکە لە چ شوێنێکە لە چ زەلکاوێکە لە چ ئاخوڕێکە بەڕاستی ئەم دەمە پیسەی پێیا کردووە کە ئاوا وەڵامی ئەو خەڵکەداتەوە تەلەفۆنێکی بۆیە ئەزانی کابرا ئێوە ئیستیزاکە و گاڵتە پێەکە تەلەفۆنەکە داخم کاکە جواب نادەمەوە شتێکی عەجیب نییە جواب نادەمەوە چوار قسەیەکە ئەزانم جوێنەدا و ئیهانەیەکە و ئێوێ من بەرەو شتێکی تر بەرێ تەلەفۆنەکە داخەمەوە تەواو شتێکی عەجیب نییە تۆ بۆ جوابەیتەوە لەو حاڵەتانەیە کە ئەزانی خەڵک پێوە ڕابێرێ پاشان کە جواب ئەیتەوە بۆچی تۆ کابرا قسەیەک ئەکا تۆ ئەچی ئەم هەموو جوێنە ئەدەیت بەڕاستی شەرمەزاریە بۆ سەرانی یەکێتی کە پیاوی تیانەماوە یەن ئەم شێت و شبریان کردووە بە سەرۆکی حیزبەکەیان وەڵا نەیشیان کردو هەر بە زۆر خۆی سەپاندووە پاشان ئەو کفرە ئەکا لە دواییە ئەڵێ من کفر ناکەم من خواپەرستم من لە ئێوە زیاتر باوەڕم بەخوا هەیە با وەڵاهی درۆکیت بەو خۆیە کە باوەڕی پێنی درۆکیت تۆ تلیا خۆری تۆ حەشیش خۆری تۆ فەسادی تۆ خۆت ئەڵێ لە بەچاوی حیمایەکان ماواتان لێکم وەکو گروپی سێکسی کە فولیم دەرکەیت
باشە کابرایە کە خواپەرست بێ ئەبێت درۆزن نەبێ ئەبێت دەمپیز نەبێ ئەبێت جۆنفرۆش نەبێ ئەبێت دز و جەردە نەبێ ئەبێت داوێن پیس نەبێ ئەبێ بێڕەوژ نەبێ ئەبێ سەرسەری نەبێ ئەبێ ماڵی خەڵک نەخوا ئەبێت چاکەکار بێ تۆ هیچ شتێکتیان نییە تۆ چۆن ئەڵێ وەڵام من باوەڕم بەخوا هەیە ئێوە بۆ درۆکرد بۆ هەڵخەڵەتانی کۆمەڵی خەڵکی گەجەر و گوجەر داعانیشن ئەم قسەیەکەن باشە ئینسانێک کە باوەڕی بەخوا هەبێ هەر بەڕاستی دزی ناکە جەردەیی ناکە کاری مافیایی ناکە تعدا لە خەڵک ناکە لەبەرەوە ئەگەر ئەو جوێنانە ئەم ئارامەحمەوە بیدایە ئەبوایە ئێسا کلکەکانی یەکێتی ئەبێت چیان بە ئارامەحمە بکردایەت چیان پێکردایە من ڕەنگە پێشووتر بیم لەوە کرد بێتەوە کە سەرانی یەکێتی ئەوانە لە پاڤڵ ئەترسن شوێنە بابەتانە بەڵام ئێستا قەناعەتم وایە کە لە پاڤڵ ناترسن سەرانی یەکێتی و یەکێتیەکان و ئەلەم بابەتانە بەڵام ئەڵێن کەسێکی تووڕە و تڕۆ ئەحمەقا بەڕاستی خوانی لێدائێن یعنی کەسێکی شلە شەلاتیە واتە چەقۆکێشە واتە بەرگەراجیە خۆیان لەم شەلاتیە لا ئەدەن تۆ این مەجبورن بەڕاستی باش نییە مەسەلەن تۆ بزانی کە ئەم کەسە کەسێکە بنمونە مەسئولێکی کێتی بڕوا بۆ لای بۆ دەباشە قسەیە بکە ڕەنگە هەر لە خواستی فێکری بکە یا شەقێکی تێڵا کابرا کەرامەتی خۆی خۆشەوێ حیسەتی خۆی خۆشەوێ نایەوێت لەگەڵ پاڤڵا دەرگیر بێ چونکە بۆ ئەم پاڤڵا وەکو سەگی تۆپی وایە باش نییە شەقیشی تێ هەڵەی بۆ گەنەکەیەکێ بەسەرتا تێشی هەڵەی هەر بۆ گەنەکەیەکێ بەسەرتا لەبەرەوە ئەمە کەلتوری پاڤڵی جەلال تاڵەبانیە و قوباجیش دڵنیام هەروایە و پاشان بە مەلا بەختیار چی بە مەلا بەختیارەوەی بۆ ئەوەی کە دابنیشێ بە خەڵک بڵێ من ئەوەندە باوەڕم بەخوا هەیە مەلا بەختیار کفری کردووە بۆیە پارەی ڕوانگە و نازام چی و چیە ئەو شتانێک کە مەلا بەختیار هەیەتی ڕۆشنگەریە چیە نازام لێ بڕیوە باخم بە قورئان ئەمەشی درۆکەیت دیارە فکری مەلا بەختیار بۆ هەمومان ڕوونە مەلا بەختیار کابرایشی ئەلمانیە داوای جیای دینەکە لە دەوڵات و ئەلمانیەتیش کە کافر نییە کاکە خواپەرستە کە خوا پەرستێت و ئەلمانیش بێت چونکە ئەلمانی سیستەمە چی عیلاقە هەیە بەسەر ئەو مۆزەوە لەبەرەوەی مەلا بەختیار قەت نەهاتوە کفرکا درۆکەی پاساوە هێنیتەوە ئەوە تۆی لەوێ کفرەکەیەکەیت و گوێن بەخوا ئەدەی وەسوکایەتی بە دایک و بە باوک و بە بنەماڵی ئەو دوو کوڕاکێک کە قسە لەگەڵاکەم دوو کوڕی گەنجە ڕەنگە تەلەفۆنکا بۆ میزاجگرتن ڕەنگە تەلەفۆنکا بۆی پێ ڕابێرە کاک من لە ڕۆژانە لە سویە تەلەفۆنێکم بۆ هات کاگارامەوە بۆ مەڵێ بەڵگەنامە لە ئەمە هەمزار شتانە ئەوەی بینی وەسەرنجم ڕا ناکێشێ باش نییە شەو ڕۆژێ زیاتر نامێ بۆ من نووسیوە دوای تەلەفۆنەکەم بۆ دوو لە ڕێوە جڵتێکی لێە جوابشی نایەمەوە تەواو یعنی ئێمە مادەم لەناو ئەم فەزایە ئەژین ئەکرێ هەموو شتێ بەرامبەرمان بکرێ بەڵام نابێ ئێمە دابنیشن بۆ زمانە پیسە وەڵام بە خەڵک بدەینەوە باوەڕتانە بێ لە ماوەی 10-15 ساڵی ڕابردووە بە هەزاران تەلەفۆن گوێن بە دایکم بە خوشکم بە بنەماڵم بە کەسوکارم دراوە بۆ پەڕی ئارامی و تەلەفۆنەکەم داخستەوەتەوە یان ئازە جوابشم نەیەوێت باشە چونکە تۆ نازانی ئەوەی شیە تەلەفۆنێ بۆ ئەکات بەڵام کە تۆ قسە بکەی لەسەرێ ئەکەوێ تۆ وەکو پاڤڵی جەلال تاڵەبانی ئەگەر ئەمەندە مێشکی بچووکە ئەگەر تۆ قسە پێ نییە ئەگەر تۆ ئەمەندە لاوازی ئەگەر تۆ ئەوەندە زوو هەڵەچی کاکە جوابی کەس مێرەوە تەلەفۆن هەڵمەگرە تەواو تەلەفۆنیشی هەڵگرت ئەبێ قسەیشی پێ بڵێن تۆ وا قسە بکەی کە کابرا خەجاڵت بێ بەڵام تۆ هەر ئەدەبیاتی دوایە بەڕاستی تۆ پاڤڵی جەلال تاڵەبانی تۆ کەسێکی چەقۆکێشیت کورت و گرمانچی دەمپیسی بەڕاستی بۆیە خەڵک پێ ڕائەبێری وە دڵنیاتانەکەم بۆ سەرانی یەکێتی بۆ ئەندام و کادری یەکێتی عیبە کابرایەکی گوێنفرۆش و دەمپیسی وەکو ئەم کابرایە بەڕاستی کە خۆی بە زۆر هەر بە کەڵەگایی خۆی کردووە بە سەرۆکی یەکێتی بەڕاستی عیب یەکێتیە کە سەردەمانە شەید ئارام بووە یەکێتیە کە هەزارانی وەکو مامڕۆستەمی تیا بووە وەکو مامەڕیشەی تیا بووە وەکو شوزانم وەکو قادری حاجی عەلی تیا بووە وەکو ملازم عومەری تیا بووە وەکو بەدەیان و سەدان ئینسانی شەریفی تیا بووە بەڕاستی حیفە ئێستا کۆمەڵێک لات و لوت و هەرچی و پەرچی وەکو پاڤڵ و قوباد و شاناس و دیلۆس دەکێ ئەمە چی بەڕاستی کاکە بەڕاستی زۆر عیبە ئایا کەسوکاری شەهیدان ئایا ئەو پێشمەگە دێرینانە ئایا ئەمانە بۆچی کلکی ئەمانە ناقتن ئەم ناڵە وتکە و سەرسەریانی باڕەکانی لەندەن چییە هاتوون دابنیشن لەوێ بە ناوێشێتی و ئەم هەموو قسە بکەن و پاڤڵ کێیە تا تۆ دابنیشی بەڕاستی ئەوەی گوێ لێ بکەی بۆیە من داوا ئەکەم
ڕقم تەلەفۆنەکەیشی بگۆڕێم بۆتان پێیاکەم خۆشەویستان بەس پێ ڕابێرن مادەم ئەوەندە گەمژە بێعقڵە مادەم ئەوەندە دەمپیس و جۆنفرۆش باشە جا کەسێک خۆشەویستان خۆی بە سەرۆکی حیزبێکی سۆشیال تەڕەماش دابنێ باش نییە کە نە سەرۆکە نە بەرۆکە هیچ نییە بەڕاستی ئەو کابراایە لە سەعاتی نۆشەوە خەریکی ئافرەت و خەریکی سەرسەرەتی و خەریکی ئەلم بابەتانەیە خەریکی کچی ئەموو ژنی ئەو کچی ئەموو ئەلم بابەتانەیە کە یەکەیەکە چەندین ژن و کچ ئەزانم بەڕاستی کەەوە ئەوە خەریکیانە بەڵام خۆم لەقەلی ئەم مۆزوعانە نادەم ئەمە چی پێ بێ سەرۆکی یەکێتی باشە بۆیە حاڵ یەکێتی بەڕاستی زۆر زۆر جوانە ئەمە وەڵامێک بوو وەڵامەکەی مەلابەختیاشم بینی کە دابوویەوە من مەلابەختیان جواب ناداوە بەڕاستی جواب ناداوە نانێک بەدەستی پاوڵ بێت بەدەستی هۆزی برای مەحمەد بیبڕن سندان لەو نانە بدا بەڕاستی سندان لەو نانە بدا بەڕاستی حیفە ئینسان نانی پیاوی نامەرد بخۆ ئەگەر نانی کەسێکیشتان خوارد با کەسەکە مرد بێ بەڕاستی با کەسەکە سەر بە خانەوە دەبێت با کەسەکە ئینسانێکی شەریف بێ لە حەقیقەتە کەس بێ نەیاتەوە بەڕووتا بڵێ نانی بڕیوە تۆ چیت نانی خەڵک ببڕی پاڵی جەلات تەڵەبانی تۆ دەربێکوتەکەیشی پارەی خەڵکە تۆ کراسەکەی بەروی پارەی خەڵکە تۆ یەکەم دز و یەکەم جەدە و یەکەم مافیای تۆ باشە قوبادی براد یەکەم دز و یەکەم جەدە و یەکەم مافیایە ژنەکەی قوباد یەکەم دز و یەکەم جەدە و یەکەم مافیایە هەموو هۆزی برای ئەحاڕەش بە تایبەتی کچەکانی شاناز و چوکانە کۆمەڵێ دز و جەدەن بەمانای کەلیمە تۆ چیت نانی خەڵک ببڕی ئێوە ئەوەی هەتانەهی ئێمەیە ئێوە نانی ئێمەتان دزیوە ئێوە ئەوەی هەتانەهێنی ئێمەیە لە حەقیقەتە کەس قەزاری ئێوە نییە ئێوە قەزاری ئێمەن ڕۆژێ دابێ کە هەمووتان بە شەق لێ بسەنینەوە کوڕی جەلات تاڵەبانی پاڤڵە شێت و شبر ئەمانە باشە باشە سێهەم باواز لەوەش بێنین سێهەم باز لەسەر ماساوەکەی یاسین مەحموودەکەم کە ناساوە بە مەلا یاسین مەلا یاسین کە هەموومان لە سێمانیایی ناسی لە مزگەوتی گەورەیە ئەم مەلا یاسینە ئاوا مەقەبای دائەنا دەسە گۆرەوی ئەسپێ فرۆشت گۆرەوی ئەسپە بوو لە ئێرانەوە هات ئەوانەیە فرۆشت لە دوای ڕاپەڕینەوە لەگەڵ دزسەرانە دزەکان یەکێتیە دەستی کرد بە دزی بە تاڵانی بە جەردەیی بەکاری مافیایی کەچی ئێستا هاتووە بۆ ئەوەی خۆی بپارێزێت باش نییە یەک ماستاو بۆ پاڤڵی جەلات تاڵەبانیەکە و ئەم سەردەمە داعانێ بە سەردەمی محەممەدی مەهدی آخر هەی دز تۆ چۆن لە ڕووی قسە بکەی مەلا یاسین تۆ چۆن ئێستا من بەڵگەنامێکم بۆ هاتووە ڕێک وەکو خۆی خوێنمەوە عەزیزان ئەڵێ یاسین مەحموود ناساو بە مەلا یاسین ئەو وەبەرهێنەرەی زۆرترین پرۆژەی وەبەرهێنانی لەستنی پازگای سێمانی وەرگرتووە و کەمترین پرۆژەی جێبەجێ کردووە زۆرترینی فرۆشتۆتەوە بە وەبەرهێنەرە ڕاستەقینەکان واتە چی وەرگرتووە فرۆشتۆ بە خەڵک و پاکستانی دیفانی خۆی ئەم مەلا یاسینە یەکەم مۆڵەتی وەبەرهێنانی وەرگرت بە ژمارە یەک بۆ جێبەجێکردنی 25,000 یەکەی نیشتەجێ لە سنووری شارۆچکەکانی پارێزگای سێمانی بە ناوەندی شاری سێمانیەوە بە ناوی پرۆژەی ئاسوودە و لەم پرۆژێدا دروستکردنی گشت خزمەت گوزاریەکانی وەکو شەقام و ئاوەڕۆ و تۆڕی ئاو و کارەبا لە ئەستۆی دەوڵەت بوو بەڵام ناوبرا و بەشی زۆری پرۆژەکانی فرۆشتەوە بە وەبەرهێنەری تر و ئەو پرۆژانەی کە خۆی جێبەجێکردن زۆربیان هەتا ئێستا تەواو نەکراون و سەدان سەرپێشی و کەم و کورتی تێدایە باشە هەندێک لە پرۆژەکانی کە فرۆشتوێتیەوە ئەمانەی خوارەوەن یەکەم پرۆژەی بازرگانی سلێمانی 2000 کە ئێستا ناساوە بەوە لەسەر شەقامی شەزمەتی نزیک مزگەوتی شێخ سەعیدی پیران دووهەم پرۆژەی نیشتەجێی دانیاستی سێ پرۆژەی نیشتەجێی دیناستی چوار پرۆژەی نیشتەجێی شاری دایک پێنج پرۆژەی نیشتەجێی دڵی شار گەراجی مەسلەحە شەشەم پرۆژەی بازرگانی و بەنزیخانە لە نزیک شاری سپی ناوجەکەی قڕگە حوتەم چەندین پرۆژەی نیشتەجێیی لە شار و شارۆچکەکانی پارێزگای سێمانی کە بە پێی مۆڵەتی پرۆژەی ئاسوودە وەریگرتووە کە لەسەرەوە باسمان لێوە کردووە ئەمەیە مەلا یاسین خۆشەویستان جا مەلا یاسینێ کە بە درێژایی 25 ساڵان سەرقاڵی دزی و جەردەییە ئەسڵەن بۆ پاڤڵ شەرمەزاریە کە مەلا یاسین دیفاعی لێ بکات
ئەبێ پاڤڵ گومان بکە لە کەرامەتی خۆی لە شەخسیەتی خۆی لە حیسیەتی خۆی و بزانێت کە کابرایەکی بەدنا و دز و جەردەیە مادەم مەلا یاسین دیفاعی لێکا و مەلا یاسین ئەم ساڵ ناوانەیە بەسەدەمی محەممەدی مەهدی بەبێ بزانێ مەسەلەکە چیە چونکە هەمیشە من قەناعەتم وایە ئەگەر بۆ نمونە ئینسانێکی دز و جەردە تاریفی ئارامەحمە بکە ئەوە خەلەل لە منە هەیە بەڕاستی بۆیە ئەو دزە تاریف مەکە باشە ئیلا خەلێکی تایە جا مەلا یاسین چونکە خۆی دزە چونکە خۆی گەورەترین مافیایە چونکە خۆی چەتەیە بەڕاستی حتا لە مەسەلەی ئافرەتە بەسقەلێکی ژن و کچیشە وەش بەو تەمەنەوە ها وانەزان کە مەلایەکی لە خۆنەوە زۆر پیاکی شەریفە لە هەموو مەیدانەکانی خەڵکی بێئەخلاقی ئەم کابرایە باشە کەشی ئێستا دانیشتۆ دیفاع لە پاڤڵەکە وەڵام سەردەمە ئەوە بۆیە پاڤڵی جەلال تاڵەبانی ئەبێ بزانێ ئەوەی کە ئێستا دیفاعی لێکە پاڤڵ ئەزانی شێن چاوەکەم یەک ئینسانی محتەرەم لە دەوتانیە پاڤڵ و قوباد و شاناس یەک ئینسانی شەریف لە دەوری ئەو سێ کەسەیان نییە نە پاڤڵ نە قوباد نە شاناس سوێن بەخوا ئەوەی کە لەگەڵتانایە ڕۆژانە بۆ پارە لەگەڵتانایە چەورەیە ساختە چییە درۆزنە دەستبڕە ئینسانی شەریف لەگەڵ ئێوان نییە با باش ئەو ڕاستی بزانن تەنها بۆ پارە بۆ مەسلحەت بۆ بەژەوەندی تایبەت بەڕاستی لەگەڵ ئێوایە بۆشی تر نییە دڵی خۆتان بۆ خۆش نەکەن باشکە من ئاگام لێ ئەو سەسەریانەی کە چەکیان لە شانایە و دوای پاڤڵ کەوتون بە ناوی نازانم فڵانە هێزی ئاڵتونی و فڵانە هێزی نازانم ئاسایش ڕێزیە پێکهاتەیەکن لە کۆمەڵی ئینسانی شەقاوە و پارەخۆر و تەعداکەر کە ئەمانە هیچیان ئێوەیشیان ناوێت بەس بۆ پارە لەگەڵتانە باشە شەژمان پارەیان نێنێ پارەیان پێ نەبێت حسابی پیاتان هەر بۆ ناکە چونکە لەسەر ئەساسی برایەتی نییە لەسەر ئەساسی تێکۆشان نییە بۆ ئامانجێکی معەیەن بۆ ئامانجێکی دیاری کرا بۆ بەژەوەندی خەڵکی هەموو ئەمانە کە دوای شاناز و پاڤڵ و قوباد کەوتووە کۆمەڵە لە هەرە خەڵتەکانی ئەم مجتەمەعە کۆمەڵی ئینسانی دەنیئن تەنها لە پێناوی پارە دوای ئێوە کەوتووە لە بەشتێکی تر نییە ئەمە ڕاستینەیە قەت وا بیر نەکەنەوە نە شاناز و نە پاڤڵ و نە قوباد وا نەزانن هەر بەڕاستی ئەوەی کە لەگەڵ ئێوە ڕیزی بەستووە لە بەردەمتانایە ئاوا پێتان وابێ وەڵا ئەمانە ئێوەیان خۆشە و ئەمانە ئێوەیان ئەوێ و ئەمانە قەناعەتیان بە ئێوە هەیە نە ئەوەی دیفاعتان لێکە تەنها لە پێناوی پارەیە باش نییە وەکو ئێژدێن نازانم کەرێ بە پارەی چی کڕی ئاوەی بە پارەی سەهۆڵ بە پارەی چی ئاوەی باشی کرد بابەتانە هەیە بەڕاستی باش نییە ئاوایە بەداخەوە هەمیشە ئەمانە ئاوان ئەمە یاساکانیانە حەزیان لەوەیە حەزیان لەو خەڵکانەیە سەردەمانێکیش کە لاهووری شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی بوو ئەویش لە 100 کەس 90 کەس ئەوەی کە لە دەوری ئەو لاهورا بوو پێکهاتەیە بوون لەمش لە شەلاتیانە بەڕاستی تێناگەم ئێوە بۆ ئەمانتان خۆشەوێ بۆیە لە دوایە کە مۆزوعەکە هەڵگەڕایەوە لاهور دەوروبەری ئەکسەرێتی چۆڵی کرد بۆ لەبەرەوەی ئەو خەڵکانەی کە لەگەڵی بوون بۆ پارە دوای کەوتبوون کەزانی پارەکە ئەبڕێ و نایەنێ ئەچێتەوە بۆ لای پاڤڵ ڕستمەکە پاڤڵاگە بڵایەکاتەوە ئەوە لەگەڵ کاک پاڤڵە ئەمانین و ئەوەین و ئەوەن کوڕە ساختە چی درۆزنی سەرسەری تۆ بۆ پارە دوای لاهور کەوتبووی کە لاهور پارە ناتی ئێستا وەسەکە بۆ جۆرێ چیت تۆ بۆ لای پاڤڵ پاولیش خۆکار نییە خۆ عقلی هەر بەواش کێ ئەڵێ تۆ چەند ساڵە دوای لاهور کەوتوی بۆ پارە ئێستا پشت لاهور کەوتووە هاتووی بۆ لای من هەر بۆ پارە هاتووە بۆ لای پاولیش ئەوش ئەزانێ بۆیە یەکەکە ئەچن بۆ لای لە دوایە سووکتانەکات و تان خاتە ئەو لاوەلاقەکە ئەوایە مەسەلەکە چونکە کە لەسەر ئەساسی بیر و باوەڕ لەسەر ئەساسی قەناعەت لەسەر ئەساسی کۆمەڵێ مەبادئ نەبوو باشە کە من و تۆ فڵان فیسا کۆ بینەوە لەناو یەک چوارچێوەیە چەترێکە لەژێر پلاتفۆرمێکە بۆ کۆمەڵی ئامانج کە ئەمە نەبوو تەنها لەبەر پارە و لە بەژەی تایبەت بوو سبێنێ پشتی تێکات و تەواو لەبەرەوەیە کە حەق نییە ئەمانە ئاوا بکەن بەڵام ئەمانە هەر بۆ جۆرە بیرەکەنەوە بۆچەری پاڤڵکە یەک خوێنەوەری لەگەڵیان نییە یەک ئینسانی بە کەرامەت یەک ئینسانی بە شەخسیەت لەگەڵیان نییە باشە مەلا یاسین دیفاعی لێکە یعنی تۆ وەرە لەو شارەیە کێ دیفاعی لێکە مەلا یاسینی دەست مەلا یاسینی جەردە مەریوانی حاجی جەمال ئەم دز و جەردانە بەڕاستی ئەمانە یەن دیفاعی لێکەن پاڤڵ بۆ پارێ لە ڕاستیە بۆیە ئەوە وەڵام بوو بەو سیانە لە حقیقەتە ئیتر شتێکی ترم نەما کاتێکی خۆش بۆ ئێوە ئەمە لایڤ نییە تەنها ڤیدیۆیەکی 25 دقیقەیە هیوادارم کە وەڵامەکانم ڕوون بێ عەزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد خوداتان لەگەڵ بەخێرچ